نوێنەری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان لە عێراق پێنجشەممە سەرۆکی سەرجەم لایەنە سیاسیەکانی لە هەرێم بانگهێشت کرد. بۆ کۆبوونەوەکە سەرۆکی بەشێک لە لایەنە سیاسیەکان ئامادە بوون و بەشێکی تریشیان نوێنەری خۆیان نارد. بە گوێرەی زانیاریەکان لە کۆبوونەوەکە پلاسخارد و توویەتی من سەرۆکی حیزبەکانم بانگهێشت کردووە بەهۆی ئەوەی دەسەڵاتی ڕەهایان هەیە. پلاسخارد نیگەرانی خۆشی لەوە دەربڕیوە کە سەرۆکی حیزبەکان ئامادە نەبوونە. لە کۆبوونەوەکەدا بارودۆخی سیاسی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی تاوتوێ کرا. گفتوگۆ لەسەر چارەسەری پرسە سیاسیەکان کرا. هاوکات بابەتی هەڵبژاردن لە هەرێم و کێشەی نێوخۆیەکان و نەبوونی متمانە لە نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە وردی خرایە بەرباس و بە تێر و تەسەلی گفتوگۆی لەبارەوە کرا. ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەن کەم نین وێڕای ئەوەی کە هەندێک کێشەشمان لەگەڵ هەرێمی بەغدا هەن ئەویش لە سۆنگەی ئەو شێوە حکومڕانیی کە لە هەرێمی کوردستان دەکرێت هەم کۆمەڵێک کێشەی لە نێوخۆ بەدیهێناوە هەمیش کۆمەڵێک کێشەی لەگەڵ بەغدا و کێشانەی بەغداش بۆ ئێمەمانان ئێستا بوونەتە کێشە و سەرئێشیان بۆ دروست کردووی. نوێنەری نەتەوەی گرتوەکانیش تاکیدی لەوێ لەسەرەوە کردەوەی شاردەوە گوتێ من داوەتی سەرۆکەکانم کردووی هەموو لایەنەکان واتە ئەو شەش لایەنە و پێشم باش و خۆش بوو کە سەرۆکەکان بەشداربان لەبەر ئەوەی ئەوان بڕیار بەدەستن بەڵام بە هەر حاڵ دیارە هەندێک لە سەرۆکەکان کە بەشداریان نەکرد نوێنەریان نردبوو. ئەندامانی شاندی یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ کە سەرۆکی حیزبەکانیان ئامادە نەبوون باسییان لە کۆبوونەوەکە کرد و داوایان کرد هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە شێوەیەک بکرێت متمانە بگەڕێتەوە بۆ دەنگدەران. موچەی فەرمانبەران بدرێت بە شێخەتا لە پاشەکەوت بگەڕێنرێتەوە لایەنەکان بەیەکەوە دانیشن گفتوگۆ بکەن و هەڵبژاردننی داهاتووی کوردستان ئەنجام بدرێت هەموو ئامادەکاریەک تەواو بکرێت بۆ ئەوەی هەڵبژاردنێکی ئازاد و پاک ئەنجام بدرێت و نەتەوە یەکگرتوەکان هاوبەشێکی جددی بن لە چاودێریکردنی هەڵبژاردنەکان. نەبوونی موسسات ئەم وڵاتی وێران کردووە نەبوونی خزمەتگوزاری و موچە و هەموو ئەو لایەنانەی تری کە کۆمەلگایەکی محتەرەم کۆمەلگایەکی و کۆمەلگای ئێمە پێویستێتی کۆمەلگای کوردی بوونی نییە و هەروە باسی هەڵبژاردنمان کرد. ئێمە زۆر بە وازحی پێمان ڕاگەیاندون کە هەڵبژاردن بەنسبەت ئێمەوە کردنی شتێکی حتمیەوە بە هیچ شێوەیەک نابێ هەڵبژاردن بە هەر پاساوێک بێت دوا بخرێت. لە کۆبوونەوەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری جەختی لەسەر ئەوە کردەوە کە پێویستە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێ بە شێوەیەک کە دوور بێ لە فشار و دەستێوەردانی حزبی. هەروەها سەرۆکی کۆمەڵ گوتوویشەتی هەردوو لایەنی دەسەڵاتدار بارودۆخی خەڵک دەبێت چاک بکەن بە تایبەت ژیان و گوزەرانیان و سەرجەم مافە سەرەتاییەکانیان بۆ دابین بکەن. ناشکرێت دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە بەردەوام بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.